من ناوم ئاکو عەبدولقادرە لە گوندی باریکەی سەر بە ناحیەی عەربەت دانیشم و کاری ڕۆژنامەنووسیەکەم بەدەر لە کارە ڕۆژنامەنووسیەکەش ئەو کاتانەی کە فەراغمەیە بە کاری هونەری و کاری دەستیەوە خەریکم لە ئێستا لە نێو خانووخێک خۆما توانیومە چەندین کاری هونەری و دەستڕەنگینی تێدا بەرجەستە بکەم بە نمونە ئەو شاخی کە لە دوامەیە ئاوی پێێتە خوارەوە وێنەی شارێکە عفوو وێنەی گوندێکە یان ئەتوانم گوندێکی لەسەر بەرجەستاکەم کە هێمایە بۆ گوندی کوردستان و پەر لەوەی کە گوندەکە تەواو بکەین لە ئێستا توانیمە کارەبا و بەشێک لە پێداویستەکانی لە یاریگا و کۆمەڵە کشتی جوانکاری جوانی تێدا بەرجەستە بکەم کە ئەگەر لەو برادەر دوایی بتوانێت سوورەی ئەوانش بێت. ئێرە بڵێن خانووەکەی خۆم جگە لەوەی کە خانووە وەکو ماڵێکی هونەریش دامناوە کە بەردەوام کارە هونەرەکانی تیا جێبەجێکەمەوە کردومەتە باخچێکی بچووکی گوڵ و گوڵزار. سەرەتامێ باسی ئەم شۆفڵە بکەم کە لە شەریکەی ڤالڤۆ دروستەکرێ بەڵام من هەوڵم داوە تەقلیدی وەکو خۆی نەکەم تەنها ناوەکەی ڤالڤۆیە. سەرەتای هەموو کارێک دیزاین و نەخشەی تایبەتی بۆ دانرێ. من پێشەوەی دەست پێ بکەم بە دیزاینەکەی بە لەسەر وەرقە و قەڵەم وەرقێکی ئەیفۆڕ و بە قەڵەمێکی ڕەساس دیزایانی بۆ دروستەکەم کە ئەبێ درێژەکەی چەند بێ بۆ نمونە درێژی ئەم شۆفڵە هەمووی لە دەمەکەی بۆ ئێرە 65 سانتیمەترە و پانەکەی 31 سانتیمەترە و بەرزەکەشی 36 سانتیمەترە. هەمووی بە قیاسات دانێم یعنی هەموو وای لێت کە هەموو قیاساتەکانیم لەبەرە بۆ نمونە ئێرە 12 سانتیمە ئەوە 8 سانتیمە ئەبێ بەو شێوازە دروستیکەی کە دوایی تەواو بوو ئیشەکە و لە شۆفڵێکی احتیادی بچێ یان کە خەڵک بینی هەر کەسێک بینی تۆ کۆمەڵی ئاسنە ناوبەیەکەوە خێرا پێی بزانێکە لە مناڵێکەوە بۆ گەورەیەک بزانێک ئەمە دیزایانی شۆفڵەوە ئەمە باسیش لەوکم کە ئەمە زیاتر لە 150 بورە 150 پارچەی ئاسنی تایەکە ئەمانە هەر هەمووی ئەم بڕینانە هەمووی بڕینەوە بە کۆستەرە سافم کردەوە ئەگەر سەیری شوێن دەمی تەنها دڕێل بکەی یعنی کونی دەمی دڕێل زیاد لە 100 کونی دڕێلم تێ کردەوە اینجا لە حیمکردن و وردەکارێکی زۆرم بەکارهێناوە و بیرمان لەوە کردێتەوە کە لە ئێستا زۆر سوپاسی دەمەوێت سوپاسی کاک سەباح و کاک بەهادین و هەموو ئەو هاوڕێ خۆشەویستانە بکەم کە نەتوانم ناو هەمویان بێنم کە کارێکی گەوریان کردووە دەیانەوێت ئیشەکان لە ڕێگەی ئیمێڵەوە بۆ شەریکەکان بنێرن بەڵام چاوەڕوانی خۆ من بۆ ئەوەی ئیشەکانیان بۆ سابت بکەم و ئەمە ئەو پلێت و ئاسنانەی کە بەکارهێنم هەمووی بۆ کڕم لە بازار پلێتێکی با بڵێن پلێتی تەختی بۆ کڕم لەگەڵ ئاسنی ئەستورە و پاشان بەو شێوازە لە حیمێکم. ئەم خانووە تایبەتە تەنها بەکاری هونەریەوە گەرچی لە پێشدا ماڵی تێدا بۆوەتە ماڵی برایکمی تیا بوو بەڵام ئەم خانووم تایبەت کردو بۆ کاری هونەری و دروستکردنی ئیش و بەدەر لەوەش بۆ خزمەتکردنی ئەو گوڵە ئەو سەوزایی کە لە دەرەوەیە بەدەر لە کارە هونەریەکە زیاتریش خزمەتی گوڵەکانەکەم و هیوادارم هەموو کەسێک ئەو هەستی بۆ لا دروست. ئەمە ئامێری نەخشتێکردنە ئەو سیارانی کە دروستێکم جۆرەها نەخشی تایبەتی تێکەم ئەم دەمانەی بەپێی جۆری سیارەکە یان جۆری ئەو شتێک کە دەمەوێت دەگۆڕێت. ئەمە لێرە نەخشێکی ئەوە مەیلە و چاڵەکە کە زیاتر لە پاسی نیسان یان دەوڵی نیسان و لە کۆمەڵی ئۆتۆمبیلی جیاوازە بەکارهێنرێت. ئەمە پارچەی چەمەلۆخی گەورەیە بڵێن هی تراکتۆر هەموو چەمەلۆخەکان بڕیومە سەرەتا واتە وەکو کارگە تۆ ئەگەر بمەوێ 20 مەکینە دروستکەم 20 تراکتۆر دروستکەم هەر هەمووی بە یەک قیاس و یەک شێوە دەرەچێ واتە بە سانتیم کەم و کورتیان نیە بۆ نمونە ئەم مەکینە کە ئێستا لە حیم نییە کارەبا نیە ببوورە ناتوانم کاریتیا بکەم بەڵام ئەگەر بتەوێت 10 مەکینەی تریش دروستکەی هەر لەو شێوازە و بە هەمان قیاس دەرەچێتەوە پێشەکانیش هەمووی بڕیوە و تایەکان هەمویان حازرن بە یەک شێواز هەمووی دەرەچێت. بەتایبەت لەم وڵاتەی خۆمانە کە وابزانم شتێک نەماوە بڵێ هەر تەنها گرفتی ئەومان هەیە گرفتی هەموو شتێکمان هەیە بەڵام بەتایبەتیش تا ئێستا نەتوانراوە پاش 27 ساڵ ببوورە لە حکومڕانی کوردی
نەیتوانیەوە کارەبا و خزمەتگوزارە سەرەتاکان بۆ هاوڵاتیان دابین کە کەمە گرفتێکی گەورەی نەکرد من زۆرێک لەو کەسانەیە کە کاری هونەریوان کاری داهێنەرانەکەن بەتایبەت لە لادیەکانە تا سعات 11 کارەبا هەیە واتە تۆ ئەبێ ئیشەکانی هەمووی حازرکەی لەو کاتێک کە بێ کارەباییە و بتوانی لەما سعات 8 بەیانی بۆ 11 نیوەڕۆ هەموو کارەکانە تەواو کران. پێچوانەی حکوومەتی هەرێمی کوردستان کە بەداخەوە کارەبای نێشتووە و کەمتر کارەبایە بە گوندەکان من بەر لەوەی گوندەکە دروستکەم بیرم لەوە کرێتەوە کە مەحاویل و کارەبا و بەشێکی زۆر لە ئاو و خزمەتگوزارە سەرەتاکانی بۆ تدابین کەم و ئەمە لێرە گڵۆب یان ئینارەی بچووک کە لە شەوی بلاجکتورە بۆی دروستەکەم بە عمودەکانەوە و شەقامەکە لە بەردەستایە بۆ ڕووناکردنەوەی شەقامەکە و کارەبان بۆ بردەوە بۆ نێو گوندەکە کە مزگەوت و خستەخانە و هەموو ئەو پێداویستیانەی کە لە ژیانی مرۆڤاتی بەکارێنێ لەو گوندەیە بەرجەستەیەکەم و ئینشەڵا لە ئایندەیە تەسویرەکەی ئەبینن هاوڵاتی. ئەم کارانەی کە دروستێکم سەرەتا وەکو بۆ فرۆشتن ئەم فرۆشتن و بیانی لە بەرامبەر مادێکی کەم لێوەرەگرت بەڵام دوای بیرم کردەوە ئەمانە ئەم کارە هونەریانە بە پارە مەزەندە ناکرێت. بۆ نمونە ئەو شۆڤڵەی کە شەرحمان لەسەر کرد زیاد لە 100 پارچەیە 70 کیلۆ هەڵەگرێ بەڵام خەڵک هەبووە ئەیدەی بە 5,000 لە کاتێکە ئەو ڕەنگە هەرخۆی 20,000 25,000 تێچوو بێ هەر تێچۆکەی ئاسنەکەی بێزگە لە هیلاکی و لە حیمکردن و ئەو شتانەی بەڵام لە ئایندەیە ئەگەر حکوومەت هاوکار بێت چەند من بڕاشم زۆر بە حکوومەت نەماوە لەوانەیە وای لێ بکەین کە وەکو پرۆژێکی گەورە کۆمەڵی خەڵکی باش کاری تیا بکات لە ئێستا لە بەرنامەیەکە کۆمەڵە گەنج فێری ئەو کارانە بکەین کە چۆن کاری هونەری بکەن. ئەتوانم بڵێم وەکو پێشانگایەک بەردەوام خەڵک دێت بۆ سەیری کارەکان من بە بەردەوامی ڕاستە لەسەر لەگەڵ ماڵی باوکم بەڵام بە بەردەوامی خۆم لێرەیە کارەکەم ئەمە هو بۆتە هۆی جێی سەرنجی خەڵکی بە تایبەت بۆ گوڵەکان بۆ ئیشە دەستیەکان یعنی سروشتێکی جوانە لەلایەن زۆر جار برادەران یان خزم و کەسوکار کە دێن حەزیان زیاتر بە ئەم خانوویە لێرەدا بشن.